ئەنجومەنی زانکۆی سلێمانی کۆبوونەوەی خۆی ئەنجامدا یەکێک لە خاڵە گرنگەکانی ئەوە بوو کە ئێمە ڕانکینی زانکۆکانی جیهان دەرچووە تەبعاً بە پێی دەستگای وێبمەتریک کە ساڵانە دوو جار لە مانگی حەوت و لە مانگی یەکە ئەو ئەعلانی ڕانکینی زانکۆکانەکات. خۆشبەختانە ئێمە ئەم ساڵ بۆ ساڵی 2007 کە لە مانگی حەوتدا دەرچوو تا ئاستێکی باش زانکۆی سلێمانی چۆتە پێشەوە لەسەر ئاستی کوردستان سێەم بووە لە دوای زانکۆی کۆیە و زانکۆی سۆران کە ئەم چوار زانکۆ لە کوردستانە زانکۆی کۆیە، زانکۆی سۆران، زانکۆی سلێمانی و هەروەها زانکۆی دووهۆک ئاستێکی زۆر باشیان تۆمار کردووە لەسەر ئاستی جیهان. خاڵێکی تر کە ئێمە ئەمڕۆ لە ئەنجومەنی زانکۆ باسمان کرد ئەوە بوو لە سەرەتای هەفتەی داهاتووە خوێندکارانی پۆلی 12 ئەتوانن بە شێوەی ڕاستەوخۆ و من تەکیدم لە هەفتەی داهاتووە وەزارەت دەست دەکەن بەوە بە کاچووکە خۆتانەتان وەرگرتنی خوێندکارانی پۆلی 12 بە دوو قۆناغی یەکەم و قۆناغی دووەم. لە قۆناغی یەکەمە وتمان لە 155 خوێندکاران وەرەگیرێەوە لە قۆناغی دووەمە لە 145 خوێندکاران وەرەگیرێ. تەسەورەکەین بە لە هەفتەی داهاتووە دەست بکرێ بۆ پرۆسەیە بە پرۆسەی وەرگرتنی خوێندکارانی پۆلی 12. خاڵێکی تر کە ئێمە باسمان کرد ئەمڕۆ هەوڵدانە بۆ ئەوەی کە خوێندکارانی ماستەر و دکتۆرا کۆرسی دووهەمی وەرزی زستانە و هەروەها کۆرسی یەکەمی سیستمی هاوینە لە دوای جەژن دەزەکەن بە کۆرسی دووهەم و خوێندنەکەیان تەواوەکەن و هەر خوێندکارێکیش کە کاندید بوو بێگەر ئاستی ئینگلیزیەکەی بەرز کردبێتەوە بۆ ڕادەی لێ داوا کراوە ئەوە دەزەکەن بەدەوام لەگەڵ ئەم وەجبەی تازەیە.